بەشێک لە هونەرمەندانی جیهان هەمیشە پامی گرنگیان هەیە. بە خۆشحاڵیەوە هونەرمەندە دیارەکانی کوردیش هەمیشە هەوڵەیەن کە ناو ناوبانگی خۆیان بتوانن لە خزمەتی بەشێک لەو بابەتانە بێت کە ئێمە ڕۆژانە مامەڵیان لەگەڵەکەین، چکە زۆر جار هەیە هەواداران ئەوەندەی کە خۆشەویستیان بۆ هونەرمەندێک و هەر ئەستێرەیەک هەیە هەوڵ ئەدەن کە ئەو بابەتانی ئەوان پامی لەسەر بڵاوەکەنەوە بتوان کە گوێراو بن یاخود پابند بن و بە خۆشحاڵەوەیەکێک لەو هونەرمەندە هەرە دیار و خۆشەویستانەی شاری سلێمانی و کوردستان بەگشتی هونەرمەند مایر حەسەنەکەیەک لەو هونەرمەندانی هەوادارێکی زۆری هەیە، چ جای لەوەی کە خاوەنی ئەکاونتێکی زۆر ئاکتیڤ و باشیشە لە نێوتۆڕە کۆمەڵایەتی فەیسبووکەوە. دیارە لە چەند ڕۆژی ڕابردووە هەوڵی ئەوەی داوە کە بڵین تەواوی سۆشیال میدیای خۆی بۆ هۆشیارکردنەوەی خەڵک دەربارەی ژینگە بەکاربێنێت و هۆشیارکردنەوەکان دەربارەی هاتنی وەرزی هاوین و هەروەها ئەو بە بڵین ئاگرکەوتنەوانی کە زۆر بە خێرایی تەشەناکەن لەگەڵ هاتنی وەرزی هاوین وەروە ئەو ڕەشەبایی کە هەیە و بوونی بەشێک لە چیا و دۆڵ و دەشتەکانی کوردستان بە پوش دیارە ئەمە زۆر کاتەیە گرفت دروستەکە و هەروەها ژینگە شتێک ئەدرێت. بۆیە هونەرمەند بایر حەسەن لە ڕێی پەیجی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک ئاماژەی بۆ کردووەکە پشگیری خۆی بۆ ژینگەی کوردستان دەرئەبڕێت و چەندین پامی هەیە بۆ هەوادارانی کە بتوانن لەگەڵ چوونە دەرەوەی خەڵک بۆ نێو دارستانەکان بۆ نێو ژینگە و سروشتی کوردستان بتوانن پابند بن و ژینگەی کوردستانیش بپارێزن. هەوڵەکانی پاراستنی دارستانەکان و ژینگەی شاری سلێمانی هونەرمەندی ناسراوی کورد مایر حەسەن پامی پاراستنی دارستانەکان و ژینگە بڵاوەکاتەوە. بۆ ئەو مەبەستا هونەرمەند مایر حەسەن سەردانی هەردوو پرۆژەی دارستانی ئەزمەڕ و گۆیژەی کرد و چاوی کەوت با کرێکار و سەربەرشتێرانی هەردوو پرۆژەکە و دەستخۆشی لێکردن کە توانی ویانە ماندوو نەناسانە کاری ئاگربڕ ئەنجام بدەن. مایر حەسەن پشتیوانی خۆی بۆ کارەکانی بەڕێوەبەراتی دارستان و پاوانی سلێمانی دەربڕی کە ئەو پەڕی هەوڵی خۆیاندا و توانیوانە لە ڕۆژیەکی حوزەیرانەوە دەست بکەن بە کارەکانی ئاگربڕ بۆ پاراستنی دارستانەکە لە هەر ئەگەرێکی ئاگرکەوتنەوە. لە پۆستێکدا لە فەیسبووک هونەرمەند ڕایگەیاندووە با هەمووان لە خەمی ئەم ژینگە جوانەدابین و پارێزگاری بکەین لەمانەوەی. هیوادارین هەوڵاتیان و لایانی پەیوەندیدار و دەستگا حکومیەکان هاوکار و پشتیوانی هەوڵەکانی بەڕێوەبەراتی دارستان و پاوانی سلێمانی بن بۆ پاراستنی دارستانەکان لە هەر مەترسی و زیادەڕەویەک.